داوایکمان ڕوو بە گەلی کورد ڕوو بە میدیاکاران ڕوو بە کۆمەڵگای نێودەوڵەتی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ئەحزاب و لایەنە سیاسیەکان هەیە دەزانن لە بەرەبەیانی هەفتەی خەرمانانە 3 لاوی کورد ئێدام کرا دوای 3 ساڵ لە ئێدامکردنی یەکێک لەو مۆردلەکێ پێشەلکاری مافی مرۆڤ بەپێ یاسا نێودەوڵەتیەکان بەپێ یاساکانی خودی کۆماری ئیسلامیژە نەدانەی یا جەنازەکانیان بە ئێمە بنەماڵەکان نەداوە دوای 3 ساڵە و ئێمە وەکو بنەماڵەی ئەو 3 چالاکە وەکو ئەو 3 بەندکراوەکە ئێدام کراون هێشتا نازانین گۆڕی ڕۆڵەکانمان لەکوێ دەفن کراوە بۆیە مشخصان و ڕۆن ڕوو بە ئێوەی میدیاکاران داواین کە دەنگمان بە کۆمەڵگای نێودەوڵەتی بگەێنن و داوامان لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کۆمەڵگای نێودەوڵەتی ئەوەیە گۆشار لەسەر کۆماری ئیسلامی زیاکە و لەم بارە و بەرحاڵ کۆماری ئیسلامی وەڵامدەری بنەماڵەکانمان بێت هاوکات لەگەڵ ئەوە دەزانن ئیمڕۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان چەندین بەندکراوی سیاسی کورد لە ئەگەری سێدارەداندایە